سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. دۆخی سووریا تاوەکو ئێستا ئاڵۆزە و کۆمەڵێک زۆر پرسیاری گرنگ هەن تایبەت بە ئێستا و داهاتووی سووریا کە دەبێت وەڵام بدرێنەوە. حکوومەتی داهاتووی سووریا چۆن دەبێت؟ ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ ئەو گروپان دەکات؟ بە تایبەتی کە ئێستا باس دەواکرێت ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوان بەرپرسانی ئەمریکا و هەتەشە بکرێت. پرسی کورد، پرسی پێکاتەکانی دیکە لە سووریا، کریسیانەکان، ئێستیەکان دروست چۆن چارەسەر دەکرێت. کێشەکانی نێوان کورد لە ڕۆژاوای کوردستان و تورکیا لە سووریا چۆن چارەسەر دەبێت؟ ئەمریکا چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە ئێستا بکات؟ من دیار کوردم لە ستۆدیۆ ڕوودا و لە واشنگتن دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ کەسێک کە تاوەکو چەند ڕۆژێک بەر لە کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد بەرپرسی مەلەفی سووریا بووە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. ئەویش ئیثان گۆڵتریچ، جێگری پێشووی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا. زۆر سپاس ئیثن کە لەگەڵ من دانیشتووی لێرە. سپاس دیار، کێفخۆشم کو لەڤرم. تەنیا چەند ڕۆژێک بەر لەوەی ڕووداوەکانی سووریا ڕوو بدەن یاخود بڵێن ڕووخانی ڕژێمی ئەسەد، تۆ خانم شیو بووی لە وەزارەتی دەرەوە. من بۆ نێو پیرۆزبایت لێ دەکەم. گەلێک سپاس. ئێوە ئاگداریم ڕووداوانە بوون؟ وەکی تا ئاماژە پێکرد، ڕۆژە منە داوی وەکی ئالیکارێ وەزیر سێزدە ئیلۆنێ بوو. لەزگینبوون ئۆپەراسیۆنە ئەسرائیل لە لوبنانێ دە حەڤدە ئیلۆنێ دەدەست پێکرد. لەوما هەر تشتێ پشتی سێزدە ئیلۆنێ قەومی ئەز نکارم نەڕینە وەزارەتە دەروەژی تەرە ببێژم. لە دەوێ دەمەکو ئەز لەور بووم بە باوەڕیا من ئەم هایدار بوون کو ئەگەر شیانن حەزبوڵڵای لاواز ببن دێ باندۆرە لە سووریە بکە. ئەف تشتە کو ئەز دەوێ دەمێدە هایدار بووم کو ئەگەر شیانن حەزبوڵڵای لاواز ببن دێ باندۆرە لە سووریە بکە. There was a degradation in Hezbollah's capabilities that would have an effect in Syria. ئێوە چاودێری سووریاتانە کرد بەهۆی لاوازکردنی حەزبوڵڵا. ئایا بۆ ئێوە بۆ تۆ سوپرایز بوو ئەمە؟ سوپرایز بوو کە ڕووخانی ڕژێمی ئەسەد لە چەند ڕۆژێکدا ڕووبدات؟ So what was surprising to me یەک و سوپریز بووش بۆ من بلەز دەستبەرداربوونا رووسیا و ئیرانێ بووژە بەشار ئەسەد. ما هەردەم دەزانی کو ئەv پشتگیریە ڕژیمەوی دەکەن و بەیوان ژێرە زەحمەتە کو دە دەسەڵاتێدا بمینە. لێ لەزگینی و یەک ئالیکردنا بڕیارێن وان ji بۆ دەستبەرداربوونا ئەسەد سوپرایز بوو. زۆر باشە. بۆ ماوەیەکی زۆر تۆ کارت لەسەر سووریا کردووە و فایلی سووریا لەسەر مێزی تۆ بووە کاتێک لە وەزارەتی دەرەوە کارت دەکرد. بڕوانینی ئێوە چێ براوەی دۆخەکەیە؟ ئێمە بیسمان سەر و چاڵبژێردرا و دۆناڵد ترەمپ گوتی تورکیا براوەی دۆخەکەیە. تۆش هاوڕایت لەگەڵی؟ ئەس گەشببینم و بە باوەڕیا من گەلی سووریای سەرکەفتیە بێ ڕەوشێنە. هەروەها دەرفەتێکە مەزن هەیە نەهاژە بۆ کو گوهرتن لە سووریە بقەومن و وڵات دیسان یەک بگرە و خەلک ئەو دەرفەتێن کوژ بۆ دەمەکە درێژ ژوان هاتبوون ستاندن بەدەست بخن. لە گرنگە هەموو وڵات دە ناودا دەوڵەتێن یەک بووی تورکیا، وڵاتên ئەڤروپا، یەکێتیە ئەڤروپا، کۆمکارە عەرەبی و وڵاتên هەرێمێ هەموو کار بکن ji بۆ ئالیکاریە گەلێ سووریەی تاکو divê demê بەسەر بکەون. زۆر باشە. ئێمە قسە لەسەر داهاتووی سووریا دەکەین، بەڵام دەزانین کە گروپێک کۆنتڕۆڵی سووریا کردووە کە تاوەکو ئێستا لە لیستی تیرۆردا لە لیستی تیرۆری ئەمریکا وڵاتانی دیکەشدا. بەڵام بیسمان وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی کاتێک لە ناوچەکە بوو کە پەیوەندی ڕاستە و خۆیان لەگەڵ ئەو گروپەدا هەیە، لەگەڵ حیات تەحریر الشام هەتە شام. ئایا ئەمە پەیوەندیێکی نوێیە یان پێشتریش پەیوەندی ڕاستە و خۆ ناڕاستە خۆ لەگەڵ ئەو گروپەدا هەبووە بەر لەوەی کە ئەو گروپە بچێتە دیمەشق؟ بە باوەڕیا من ئەv بویەرێن نوچێکە دەبێت دەما کو ئەس دە پۆستا خۆدا بووم ئەس هایدار نەبووم کو تو پەیوەندیەکەمە ببێ گروپێرە هەبوو بە. بە باوەڕیا من
تو زانی کو دیروکه که وان نا تبلیغ هیا و نها دلیسته ترور دنه. لب باوری آمن تشت هری گرینگ جبو به گروپه او کو بسلمینن به درباز بونا دمه گوهر دنه و به ریا تفگر خواه بسلمینن که آماده نه رولک بر پرسیار بلیزن. لو ما به باوری من همو جهان جابداری ویدی که اف گروپ نها چیه؟ باس لو کرد که ام گروپ للیستی ترور ده و امریکا ششتا لو لیست نبردوتا دروا. دتوانی رونی بکیتو چون حکومت امریکا پیوندی لگل گروپ یک دبستید که تاوکو استا للیستی تروری ولاتکان ده تاوکو استا 10 میلیون دلار خلاتی سری سروککیانه. So again, right now I am not in the U.S. government. از دوباره دویجم. نها از نده حکومت امریکای دمه و آخافتن جبو حکومت امریکای ناکم. لیز پشت راستم. او دوی دمیده نرخاندن جبو تفگر و کریار نهاین گروپی دکن. به باوری من پر گرنگه. جبو گروپ حیات تحریر الشام که دوی دمیده بسلمینه. گروپه که جدایه. یکو از دکارم بیجم او که ده دما کاری من ده جارنان گروپ حکومت دن اند لیسته ترور ده تفگر خو گوهرتن و اف جبو سدما گوهرتنا پیوندین به دولتین یک بوی را. نه، لبشندن هریمه. اگر تو لداوی سال 1908 و دستپیک 1909 بنری، ما شیوازا معامله خواه لگل رکخستنا رزگاری فلسطین گوهرد. کووکه گروپه که تروریست دلیسته ترور ده هات بودانین. باشه ده دستپیک سال 2000 ده ما شیوازا معامله خواه لگل حکومت لیبیای معمر قذافی گوهرد. کووکه حکومتک لسر لیسته ترور هات بودانین. یعنی جارنان اگر گوهرتن ده تفگر گروپک یانج حکومتکی ده چه ببه دبکو ولات من نرخاندنک نو بکه و پیویستی و سوده این آخافتن لگلوان ببینه. لیکن نها جالی کسی نهاین حکومت مود بن لیکولین ده از نکارم بحثاوان بکم. لیکو از دکارم بجم او قاسی گرنگه کو رکخستن بسلمینه کو ایدی بیناسای لیسته تروره لسر بجه نابه. بچونی ایوا کارت با حکومت امریکا کردوا. داهاتوی سووریا چۆنە بینیت بە هەبوونی گروپێکی وەکو هەتەشە تاوەکو ئێستا لەگەڵانەکانی دیکە گفتوگویان نەکردووە بەلانی کەمەوە تاوەکو ئێستا گفتوگویان دەست پێ نەکردووە داهاتوی سووریا لەگەڵ ئەم دۆخە و ئەو گروپە چۆن دەبینیت؟ به باوری من نها پر گرنگه آرمانجن بریارا کنسیا اولکاریه 2254 لبر جوان بگرن. کو پیوستی یا پیواجوی که سیاسی یا گشتگیر در دخه پیش کو سوریایی خودی وینه و سرکردایتی دکن کو بر به پاشروژه که چیتر جبو سوریایی ریبرتی دکه. و نتوین یک بوی و نونر تایبتی نتوین یک بوی لگوری وان بریارن ده کنسه اولکاری ده دیاری کری جبو حسان کرنا سرکفتنا پیواجوی سیاسی دانینه. لوما به باوری من دیسا پر گرنگه گو هیئت تحریر شام لناوروکا بریارا کنسیا اولهیه 2254 بنره و بسلمینه گو که دستحالات دمکی یا نها دکاره ولات بر به آرمانجن 2254 ببه. باشه. ئێمە قسە لەسەر سووریا دەکەین. چیوە لە ئەمریکا دەکات هیوا هەڵبچنێت لەسەر داهاتووی سووریا لەگەڵ ئەم گروپە؟ ئایا هیچ ڕووناکیەک لە ئەو دیوی تونێڵەکە دەبینیت؟ پێتان وایە سووریایکی باشتر دەبێت بە هەبوونی ئەو گروپانە حکمی دیمەشق بکەن؟ به باوری من طرفتک مزن هیا نها جبو گوهرتنی لسوریه لپر گرنگه به واجو یک ور آوا کرن کو گشتگیر به جبو همو گروپین جدا گروپین اتنیکی، کمینین اولی، رفتن سیاسی دا کو هر کسک لسوریه بشتاری به واجوی که گشتگیر ببه و سوریه بخواه سرکرداتیا به واجوی بکنو
خودی پیواژو و انجام بن. هەبوونی حکوومەتێکی گشتگیر کە هەموو پێکهاتەکانی ئتنی و ئاینی لەخۆ بگرێت. ئێمە لە باکووری سووریا کوردمان هەیە و SDFمان هەیە لەگەڵ ئەو دۆخێکی ئێستا لە سووریادا هەن و هەبینی حکوومەتێکی جیاواز لە دیمەشق داهاتووی هەسەدە چۆن دەبینیت کە لەلایەن کوردەوە سەرکردایەت دەکرێن و لەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرێن داهاتویان چیە لە سووریا؟ ئەس دووبارە دیکەم. بە باوریە من پڕ گەرەنگە پێواژەیە سیاسی هەموو گروپên ئەتنیکی و کێمینەیên ئۆلی و civakên Sûriyeyê dixwe de bigire. Di nav de Kurd û hemû ew xelkê ku li Bakur Rojhilatê Sûriyê dijîn ku divê beşek bin ji vê pêvajoyê. Her wiha bi baweriya min, Hêzên Sûriya Demokratîk roleke giring veke hevbeş de têkoşîna li dijî Daişê de lîstin. Divê em binêrin ka çawa ew hewl dikare berdewam be û çawa ev erk tê temam kirin. Lewma pêvajoya siyasî divê her kesî di xwe de bigire. Di nav de Kurd. Her wiha divê pêvajoya siyasî ber bi rêkxistina paşerojê ve biçe. Ku hemû kes beşek bin ji paşerojeke siyasî ku Sûriyeyî, xwedî û çêkerê wê bin. خۆتەزانی پرسی کورد لە سووریا شتێکی نوێ نییە. خۆشت کارت لەسەر کردووە، سەردانی ڕۆژاوات کردووە، سەردانی باکوور ڕۆژهەڵاتی سووریات کردووە. من شاناسی ئەوم هەبوو کاتێک لە وەزارەتی دەرەوە بووی هەفەبینت لەگەڵ بکەم. ئەو کات پرسیارم لێ کردو، ئێستاش پرسیارت لێ دەکەمەوە. ئایا ئەمریکا سیاسەتێکی تایبەتی بە کورد هەیە لە سووریا یان سیاسەتێکی گشتگیر هەیە بۆ سووریا و کوردیش بەشێکن لەو سیاسەتەی سووریا؟ ڕاستە. ئەس دووبارە دیکەم. ئەس نەها نەدە حکوومەتێ دەمە و نکارم بەحث ji wê bikim ka çawa nirxandinê ji bo rewşa niha dikin. Lê bêguman, bi baweriya min siyaseta me piştgirîkirina armancên biryara 2254 e ku dixwegirtina hemû civak û grûpên cuda yên di paşeroja Sûriyê de di nav de Kurd e. Lewma, bi baweriya min biryara 2254 nerîna civaka navnetewî li ser çawaniya dixwedegirtina hemû aliyên derbedere. تەواو تێدەگەم کە تۆ لە وەزارەتی دەرەوە نیت، بەڵام پێت وایە ئەمریکا هیچ سیاسەتێکی بۆ کورد هەیە لە سووریا؟ مەبەستم سیاسەتێک بۆ کورد لە سووریا، نەک سیاسەتی ئەمریکا بۆ سووریا. سیاسەتێکی وا هەیە؟ ئەس نەها وڵاتیەکی ئاساییمە. لێ ئەس دووبارە دەکەم ku têgihiştina min ji siyaseta Amerîkayê li ser bigeha biryara 2254 e û her tişt ku ber bi pêş ve diçe divê pêvajoyê de ku Sûriyeyî, xwedî û serkirde bin were diyarîkirin. Çi pêk hate hebe. Ev jî ji bo parastina hemû civakan, hemû grûpên etnîkî û kêmîneyên olî li nav Sûriyeyê. Divê hemû parastî bin û beşek bin ji pêkhateya Sûriyeyê. زۆر باشە. لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا تاکو ئێستا کێشە زۆر هەن لە نێوان کورد و تورکیا و لێرەش بیستمان سەرۆکی هەڵبژێردرا و دۆناڵد ترەمپ گوتی تورکیا براوەی ئەم دۆخەیە و ئەوان لە هەوڵێکی نادۆستانە دەستیان بەسەر سووریا داگرت و ئەمریکاش هیچ بەرژەوەندیی لەوێ نییە. ئەمریکا نابێت هێندە خۆی سەرقاڵ بکات و دەستوەردان بکات. تۆ هاوڕایت لەگەڵ سەرۆکی هەڵبژێردرا و دۆناڵد ترەمپ کە ئەمریکا بەرژەوەندی نییە لە سووریا یاخود بڵێن بەرژەوەندێکی کەمی هەیە و بەرژەوەندیەکان هێندە زۆر نین؟ بە باوریە من بەرژەوەندی ئەمریکایە دە ڕۆژهەڵاتە ناوینە ئارام سەقامگیر و ئاشتیانەدەیە و پێشهاتە نو yên Sûriyê alîkariya herêmê dikin. Eger pêşhatên nû yên Sûriyeyê herêmê ber bi rojhilata navîna aram, seqamgîr û aştiyane ve bibin, bêyî bandora xiraba Îranê, ev di berjewendiya Amerîkayê de ye.
ئەمە بۆ هەموو ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. ئەی بەرژەوەندی ئەمریکا لە سووریا چییە؟ بە باوەریە من سووریە بەشێکە ژە هەرێمێ و ئەگەر پێشهاتên nû yên Sûriyê alîkariya wê bikin ku herêm ber bi aramî û seqamgiriya zêdetir biçe û dibin bandora xirabiya Îranê de nebe, ev dê pêşhatên erênî bin ji bo Amerîkayê. ئەمریکا نزیکەی 900 سەربازی لە سووریا هەیە لەوێن بۆ شەڕی دژ بە داعش. پێت وایە ئیدارەی داهاتووی ئەمریکا سەیری مانەوەی ئەم هێزانە ئەکات لە سووریا دایان کشەنێتەوە یان لە داهاتوو یان لە داهاتووی نزیکدا بیر لە کشانەوەیان دەکاتەوە؟ بە باوەریە من گرنگیە هەبوونە لەشکەران لە سووریایی ji bo berxwedan aldijî Daişê. Ev erkê berxwedan aldijî Daişê ku paşeroja leşkeran li Sûriyeyê diyar dike. Hevbeşiyekê me ya xurt bi Hêzên Sûriya Demokratîk re heye û berdewam li ser metirsiyên Daişê nîgeranin û herkê de îdareyê de be divê ji rêya çavaniya bicihkirin û dema temamkirina vî erkî ve lê binêre. داعش هێشتا تێک نەشێنراوە و پێت وایە کاتێک داعش بێگزاری تێک دەشێنرێت. مەبەستم لەڕووی ئایدۆلۆژیەوە نا، چونکە دەزان هێشتا ژمارەی زۆر زیندانی داعشمان هەیە لە زیندانەکانی هەسەدا. ئەمە پێویست بۆ ناکات کە ئەمریکا ماوەیەکی زیاتر بمێنێتەوە لەو کاتێک کە چاوەڕوان کراوە بۆ نمونە سەپتێمبەری 2026. ئەرێ وەکی تا ئاماژە پێکرد بە باوەریە من ئەرکێ بەردەوام هەیە ji bo parastina girtîgehan û kampên penagehan û rêgirtin ji serhildana Daişê. Ev erk û metirsî divê nirxandin ji wan re were kirin. Bi baweriya min em spasdarê wê rolê ne ku Hêzên Sûriya Demokratîk di bicîkirina wan erkan de weke hevbeşê me roleke mezin lîstine û ev divê ji aliyê her îdareyekê ve were berçavgirtin. ئەی باشترین چارەسەر بۆ چەکدارە داعشەکان کە لە زیندانەکانی هەسەدەن چییە لە ڕۆژاڤا؟ پێت وایە بۆ گۆڕانکاریانێکە لە دیمەشق ڕووی داوە ئەم کێشەیە چارەسەر دەبێت؟ بەلانی کەمەوە چارەسەرێکی نێودەوڵەتیمان هەبێت بۆ چەکدارانی داعش لە زیندانەکانی سووریا؟ Ev pirsgirêkeke ku bi baweriya min divê di paşerojê de were çareserkirin. Civaka navnetewî ji bo çendîn salan e hewl dide çareser bike. Lê pirsgirêkeke sereke ye. Xelkekî pir hîn jî di kampên penagehan de ne û xelkekî pir jî hîn di girtîgehan de ne. Bêguman divê di paşerojê de çareseriyek hebe. پرسیارێکی دیکەش دەکەم بەتابەت لەسەر بڕیاری 2254 دەبێت لەکوێ دەست پێ بکرێت لەگەڵ ئەم بڕیارە؟ ئێمە دەبیستین هەندێک خەڵک لە ناوچەکە دەڵێن دەبێت هەموار بکرێتەوە یاخود تۆ لەگەڵەوە دایت وەک خۆی جێبەجێ بکرێت بۆ چونت چیە لەسەر ئەمە؟ Niha ev biryareke konseya ewlekariyê û berdest e. ئەمە چارەسەرێکی گونجاوە چونکە ئێمە ئەو بڕیارەمان هەبوو کاتێک ئەسەد لە دیمەشق بوو، ئێستا گروپی دیکە لە دیمەشقن. پێت وایە ئەم بڕیارە هێشتا بڕیارێکی گونجاوە بۆ دۆخی ئێستای سووریا یاخود دەبێت هەندێک هەموار بکرێتەوە؟ Bi baweriya min armanceke zelal li vir heye ku hîn jî peywendîdarin. Yên ku hîn de hikûmetê de ne, niha dikarin binêrin û bibînin çi divê were kirin û bizanibin derbarê rewşa niha ya Sûriyeyê de çi tişt hewcedarê nûkirinê ye. Hemû ev pirsiyar li pêşiya kesên netewên Yekbûyî û Konseya Ewlekariyê dertên. Lê niha biryareke Konseya Ewlekariyê heye ku armancên bingehîn tê de ne ku hîn jî ji bo Sûriyeyê guncaw in. Bi baweriya min her tiştekî zêdetir ji vê dikeve ser wan kesên niha di hikûmetê de ne ji bo diyarîkirinê
کاد نوکرنێکە زێدەتر پێویستە و ئەگەر پێویست بە چییە؟ زۆر باشە. تۆ ئێستا بەرپرسیارەتی نەماوە، بەڵام من ئەو پرسیارە دەکەم وەکو بۆچوونی خۆت، وەکو کەسێکی ئاسایی و وەکو دیبلۆماتکارێکی پێشوش. ئەمریکا دەیەوێت کورد چۆن بەشداری لە حکوومەتی داهاتووی سووریا بکات؟ ئایا ئەوە پشتیوانی لە هەبوونی حکوومەتێکی فیدراڵ دەکەن وەکەوەی کە لە عێراق هەمانە، یان حکوومەتێکی هاوشێوەی ڕێکەوتنی تائیف ئەوەی کە لە لوبنان هەمانە؟ ئێوە دەتانەوێت کورد چۆن بچێتە دیمەشق؟ Ez ji bo diyarkirina paşeroja Sûriyeyê bi temamî baweriya min bi têgeha pêvajoya siyasî ya Sûriyeyî xwedî û serkirde bin heye. Lewma bi baweriya min ev pirsyarên tu dikî her ew pirsyarên ku dema ev pêvajo tê ava kirin divê Sûriyeyî çareser bikin. Divê Sûriyeyî diyar bikin pêkhateya rêveberiya paşeroja welatê wan çawa be. ئەی پێت وایە سووریەکان دەتوانن ئەوە بکەن؟ هیچ هەستێکت هەیە کە وڵاتانی دیکە دەسوەردان لە کاروباریان ناکەن و ڕێگەیان نادەن ئەوەی دەیانەوێت بیکەن، یان ئەوان تاو ئازادن و خۆیان بڕیار دەدەن و داهاتوو خۆیان دیار دەکەن، ئێوەش دەڵێن زۆر باشە بڕیارتانداوە و ئێمەش ڕێزی لێ دەگرین؟ So I think the Security Council Resolution 2254 لەوما بە باوەریە من بڕیارە کۆنسەیە ئەولەکاریە 2254 مکانیزما نونەرێ تایبەت ئێنەتەوێن یەکبووی تێدەیە وەکە هێسانکاریەکێ ji bo vê pêvajoya ku divê biqewme. Lewma ew mekanîzm ji bo Sûriyeyan berdest dibe dema bi pêvajoya Sûriyeyî xwedî û serkirde bin de derbas dibe. Her wiha bi baweriya min bêguman gelek kesên din di cîhanê de hene ku dixwazin Sûriye bi ser bikeve. Her wiha bi spor amadene alîkar bin eger xelk pêwîstî pê hebe. Lê bi baweriya min gelek Sûriyeyî hene ku demeke dirêj e. Dibe ku 13 sal an jî zêdetir ji 13 salan be li vê kêliyê fikirîne ka çawa tişt bi ser bikevin dema pêvajo ji bo dariştina paşeroja welatê wan dikeve warê bicîkirinê. Lewma baweriya min a mezin bi gelê Sûriyeyê û şiyanên wan heye da ku li dijwariyan binêrin û danasînên dijwariyan diyar bikin û her wiha paşeroja welatê xwe jî diyar bikin. دوایین پرسیارم ئەوان بەسەر ئاستەنگەکاندا زاڵ دەبن؟ گەورەترین ئاستەنگ چییە؟ بە باوەریە من نەها دەرفەتێکی مەزن هەیە. بە باوەریە من دژواری ئەوە ku سوود ji derfetê were wergirtin ji bo bihevreşebitîn bo welatê xwe û ber bi pêş ve biçin. Ev derfetan niha heye ji bo her û her namîne. Divê Sûdê ji wê demê werbigirin ku niha heye û beriya pêvajoyekê kar bikin ku vê pêşerojê dide wan aku ew dixwazin. زۆر سپاس ئیثن، زۆر سپاس کە لەگەڵ ئێمەدا بوویت. چاوم لەوێ جارێکی دیکە لە ڕوودا بتبینمەوە. gelek spas pir kêfxweş bûm ku îro ez bi we re axivîm. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان.